بەرنامەی کاری دانیشتنی دەستپێکی خولی شەشەمی زیاتر لە 6 مانگە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام درراوە و تا ئێستا دەستەی سەرۆکاتی پەرلەمان هەڵنەبژێدراوە. یەکێتی پارتی فێڵێکی یاساییان کردووە بۆ ئەوەی ئەم خولەی پەرلەمان هەڵنەوەشێتەوە. بەپێی یاسا 40 ڕۆژ دوای هەڵبژاردن پەرلەمان هیچ کۆبوونەوەیەک ئەنجام نەدات بە هەڵوەشاوە هەژمار دەکرێت، بەڵام ئەوان هاتوون دانیشتێکی پەرلەمانیان ئەنجامدا بۆ سوێند خواردن و دانیشتەکەیان بەکراوەی جێهێشتووە. حیزبەکانی دیکەش بێدەنگ بوون لەم پلانەی پارتی وێکێتیدا. یاسای ژمارەی ساڵی 92 هەموارکرا و ڕێکاری دانیشتی یەکەمی داری کردەوە بە بانگهێشتی سەرۆکی هەرێم پێویستە ئەویش بەپێی یاساکەی خۆی بانگهێش بکاوە دانیشتەکە ئەنجام درا. بەس ئەم جارە لەگەڵ تەواوی خولەکانی تری پەرلەمان جیاوازێکی هەبووەوەژەوە بوو دانیشتەکە لە ڕووی کرداریەوە بە کراوەی هێژرایەوە، بەڵام لە ڕووی تیۆریەوە تەنها بریتی بوو لە تێکدانی ڕێژەی پێکهاتنی دانیشتنەوە پێ دەڵترێت نێسابی ئەندامان. ئەو هوەری تا بەکار هات بۆی دانیشتەکە لە هەمان کاتا دانیشتنیش بێ، لە هەمان کاتیشا دانیشتێکی یاسایی بەرهەمدار نەبێ. بەدڵنیاییەوە پرسی هەڵوەشانەوەی پەرلەمان لە کاتی ئێستا تەنها مزایدەیە، چونکە ئەگەر پەنا ببرێ بۆ دادگای باڵای ئیتیحادی ئەم دانیشتنە بە دانیشتێکی کراو تا ئەنجامدرا و ڕێکارەکانی داهاندرێ. شارەزای هەڵبژاردن دەڵێت ئەوەی پارتی وێکێتی لەم خولەی پەرلەمان کردویانە پێچەوانەی دەقی یاساکانە و لە هیچ شوێنێکی یاسادا نەبووە دانیشتنی پەرلەمان بەکراوەیی چەندین مانگ جێبێ هەڵدرێت و دەستەی سەرۆکاتی هەڵنەبژێردرێت. بەدەرلەوە هەر قسەیەکی دیکە بکرێت مزایدەی سیاسیە. لە هیچ شوێنێکی یاسا نەهاتووە کە کۆبوونەوە بەکراوەیی بەجێ بهێڵرێت، بۆیە لە ڕاستیە باشترین چارەسەر و دەرچە بۆ ئەم دۆخەی ئێستا ئەوەیە کە بە زووترین کات پەرلەمانی کوردستان کۆ بێتوانێ کە پێویستی بە 50 زائیدیەکە و تێدا دەستەی سەرۆکاتی هەڵبژێرێت، دەستکا بەکارەکانی خۆی کە تەواوکردنی ڕێکارەکانەتی کە هەڵبژاردننی سەرۆکی هەرێمەوە پاشان ڕاستپاردنی کەسێکە بۆ پێگەێنانی کابینەی دێمی حکوومەت یاریمی کوردستان. بەڵێ بێگومان ئەمە خەرقێکی قانونیەوە ئەبێت حیزبە سیاسیەکان و ئەندامانی پەرلەمان بۆ بەرپرسیارەتی خۆیان هەستن ئەو متمانەی کە هاوڵاتی و دەنگدەر پێی یاون تەواویکەن کە ئەوی هەڵبژاردننی دەستی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان. هەندێک لایەن کە سەرەتا هاوکار بوون لە ئەنجامدانی کۆبوونەوەی یەکەمی پەرلەمان و هێشتنەوەی بەکراوەیی ئێستا مزایدە دەکەن و دەڵێن ئەم خولە بە هەڵوەشاوە حیسابە. شارەزانی هەڵبژاردن دەڵێن ئەوانە یان ئاگداری یاساکان نین یان تەنیا مزایدە دەکەن و خەڵک چاواشە دەکەن. ئەوان دەبوو ڕێگەنەدەن بەم یاساشکێنەی پارتی وێکێتی و دانیشتنی پەرلەمان بەکراوەی جێنەهێڵن، چونکە بەو کاریان دەرچەیەکیان کردوێتەوە کە لە ڕووی یاساییەوە ناتوانرێت پەرلەمان هەڵبوەشێنرێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.